دوای 30 ڕۆژ لە دواکەوتنی موچەی موچەخۆرانی هەرێم و 15 ڕۆژ بارمتەگرتن و دەست بە سراگرتنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەست بە دابەشکردنی موچەکرا. بەو هێوە لە جێی دەستخۆشی و سوپاس موچەخۆران تووڕە و بەگلەین. طبعا عالمەکە سەرشتەکە لەبەر چاوە یان شتێک نییە شاراوە بێ ئێستا مناڵێکی ناوماڵ دەرگمە وەسەکاکە شاشەکە لەبەر چاوی هەمومان ناخۆشیە چێژین ئازارە چێژین طبعا بێمەعاشی سێشی ئاسان نییە بێدەرامەتی شێشی سەهل نییە بۆ ئێمەمانان چی بڵێین باوکە وەڵا قسەمانەوە خوا بێتە جواب لەسەرمە چی بکەین ئەمە چه قوبولیەکە خوا قوبولی نەکە زەلیلێکم هەیە قەرزدارێ بوو چەرمەکەی بە جلەکان و لێبوو بۆ خەڵک لە ڕای خوایە وەڵڵاهی بۆی خسمە ناو سەیارەکە و تەکسیەکە هێنانی هێتاک و ئەویا وەڵڵاهی هەتا دەریان کردو خستویانتە سەر عارەبانەکە ئەوە چەند مانگە نەدراوە بەخوا من نەخۆنەوار و کوێرم نازانم. گوزرانی خەڵک گەیشتووە بە بنبەست بەتایبەت موچەخۆران. خەڵک پێی وایە دۆخەکە بە مەبەست وای لێکراوە دەسەڵات لە خەمیشانی هاوڵاتیاندا نییە کرداریان نییە و تەنیا قسەیان هەیە ئەوەش بڕستی لە خەڵک بڕیوە. 6 ساڵ پێش مەرگاتیم کردو ئێستا پەشیمانم خوایە بێ لێم خۆش ببی 6 ساڵ پێش مەرگاتیم کردووە لە 74 ئێستا پەشیمانم خوایە تۆ بەبێ تۆ گەنجی ئێستا تەمەنی 30 ساڵ نابێ هاتووی لە بەرنامەی تەلەڤیزیۆنەکانە مقابلەم بۆکەی وەڵا بۆ گەنجی چیان بۆ نەکرد ئەرە بابە بۆ پیر چیان کردووە بۆ ئێمە چیان کرد ئێمە شۆڕشمان کردووە ئێمە هێناومانە ئێمان جارێک موچەیەک وەرەگرین ئەوەش ترەوەیە بەشی هیچ ناکە بەشی دەرمانەکان ناکە. خەڵک نیگەران و تووڕە و بێئومێدە لە دەسەڵات وای لێ هاتووە بە دابەشکردنی موچەش دڵی موچەخۆران خۆش نابێت چونکە بەشێک لە موچەخۆران ئەوی وەری دەگرن دەبێت لە قەرز دابیدەنەوە یان پێداویستیە کەڵەکە بووە سەرەکیەکانی ژیانی پێدابین بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.